براینە ئێمە ڕەمەزان هاتە پێش پێویستە پرۆژەمان هەبێ پێویستە پرۆژەی تایبەتیمان هەبێ پێویستە گۆڕانکاری لە ژیانمانە بکەین على الأقل ئەم ساڵ لە ساڵی پێشووتر زید چاکتر بێ برا من یەک پرۆژەیەدانم لەوە چێگشتان توان بیکەن من یەک پرۆژە ئەڵێم هەموومان ئەتوانین بیکەین نوێژی بەیانیان بچۆ بۆ مزگەوت نوێژی عیشایش بچۆ بۆ مزگەوت ئیتر ناڵێم تەراویح بکە ئەیکەی کەیفی خۆتە نایکەی کەف شەو نوێژیت بۆ نووسراوە کامل شەو نوێژیت کامل بۆ نووسراوە چونکە هەر کەسێ نوێژی عیشا بە جەماعەت بکە و نوێژی بەیانی بە جەماعەت بکە بە کامل شەو نوێژی بۆ نووسراوە یعنی وەک ئەو وایە تۆ هەر لە ئێوارەوە حتا بەیانی شەو نوێژیت کردو کە نوێژت بە جەماعەت کردووە پرۆژەیە چاک نییە یعنی تۆ ئەم ڕەمەزانە ئەمە بکە پرۆژەیەکی تر پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر بتوانی بیکەی ئەمەیان ئەفەرمێ چل ئەمەیان بۆ ئەوانەی کە توانایانەیە کە حانە ناو مزگەوتە کە زروفیانە گونجی ئەفەرمێ هەر کەسێ چل ڕۆژ بتوانێ بگاتە تەکبیرەی یەکەمە تەکبیری الله ئەکبەری ئیمامە یعنی تەکبیری الله ئەکبەرە هەموو نوێژەکان پێنج فەرزەکە چل ڕۆژ بگا پێ ئەفەرمێت دوو بەراعەتی بۆ هەیە یعنی دوو بەراعەتی بۆ هەیە لەلایەن خواوە یەک تەبەڕع يعني براءات لآقري جهنم يعني آقر جهنم لا يستيني دو براءات للنفاقي ولا الدروي يعني يتر منافقني أو كسي دروني بإذن خواهي پروردگار بروجيه كيتر عمي شكل ما نبكن عمش ها بروجيه كيتر هر يك لإيما با هو بدين أول نعطواني بون منا تو نعطواني بينش فرز لمزقو تابي بون منا لەوانەیە پێتیش نەکرێ هەموو نوێژێکی عیشا نوێژێکی بەیانی بەڵام هەتا بتوانێ بکی بیکە بەڵام لەوە چێ بۆت نەکرێ ئەم پرۆژە گشتمان لەوانەیە بتوانین بیکەین لەوانەیە گشتمان بتوانین بیکەین ڕۆژی 1000 دینار بکەرە خێر 1000 ڕۆژی 1000 تەسەورەکەن 1000 دینار لە ڕەمەزانە چەندێ خێرەکەی گەورەیە 1000 زیانە من پرۆژەیەکم داناوە لە ناو مزگەوتە هەموو ڕەمەزانێکەکەیمانە ئەڵێم کاکە گیان لە بەیانیەوە کە ڕەمەزان دەستی پێکا هەر یەکێ 1000 دینار ڕۆژانە بخاتە ناو مزگەوت ئەوەی کە کاسبی هەیە و توانای هەیە و ئیمکانیاتێکی هەیە یعنی کاسبی هەموو کەسێک ئەتوانێت یعنی ئەوەی هەیە بێ 1000 دینار بخاتە مانەکە 30,000ەکە بەڵام بیری لێ بکەرەوە کە سیفی 700 کەی وە لە ڕەمەزانیشە یعنی چەند گەورەیە دوو سنووقم داناوە سنووقی مزگەوت سنووقی خێری زەکات و ئەمانە ئەی خەیتە ئەوە هەر کەیفی خۆتە ئەی خەیتە ئەمەشان هەر کەیفی خۆت زۆر بەمان ناتوانین بیکەین بە تایبەت ئێستا لەم کاتە خەڵک حاڵی زۆر خراپە فەقیرە خەڵک کابراوەتانی عالم زۆر فەقیرە یعنی ڕاستیەکەی عالم حاڵی زۆر خراپە بە تایبەتی ئەوانەی کە موچەیەکی کەمیانەیە و موچەکەیش لە 2 مانگ 3 مانگ جارێ نایە خوای تەعالا ئەوەی سەبەبکارە لەسەر ئەوەی کەوا ئەو عالەمە ئاوای پێهاتێ و ببێتە مای ئەوەی کە خەڵک موچە وەرنەگرێ یا ڕەبی خوایە تۆڵەی لێ بسێنیتەوە ئیتر یعنی ڕاستیە ئەم پرۆژانە حەق لە ڕەمەزانە ئێمە دەستی پێ بکەین لە ڕەمەزانە ئەگەر ئەمە شتە پێ نەکریا ڕۆژی 1 جوزء قورئان گوێی لێ بگرە مۆبایل ئێمە زۆر بەمان ئێستا عوزرەوە ئەدۆزینەوە ڕەمەزان هەنە دەرگا زۆر بەمان عوزرەوە دۆزین ئەڵێن وەڵا کاکە ئێمە قورئان نازانین بخوێنینەوەی یعنی هەیە خوێنەواری نییە هەیە خوێنەواری زەعیفە هەیە تەجوید نازانێ خۆ قورئان خوێندن بۆ ئەوانە نەکریا کەوا تەجوید دەزانن هەر بۆ ئەوان بێ ئەگینا قورئان خوێندن بۆ گشت کەسێکە بۆ هەموو کەسێ بێ قورئان خوێنێ تەسەورەکەن ئێستا تو ئەو قەڵم قورئاناڵێ مامۆستا زمناکۆ زەحمەت دەوێت لە کتێبخانەکەت قەڵم قورئانێ بێنەوە قەڵم قورئانەکەت دێنێتەوە تۆ قەڵەمەکە ئەگریتە دەستەوە هەر لە ئەوەڵی قورئان و دەستی پێ بکە هەر لە ئەوەڵی قورئان و دەستی پێ بکە لە هینۆ ڕۆژی جوزئێ بخوێنە لێلیا گوێی لێ بگرە گوێ بگرە و تەماشایکە لێلیا بەردەوام بە حاجی حەمە فەرەج هەیە لە عشیرەتی لێقوڕا بەڕەحمەت بێ یا ڕەبی حاجی حەمە فەرەج یەکێک لە شتە عەجیبەکانی حاجی حەمە فەرەج هەر کاتی باتایەتە مزگەوت خوێنەواری نەبوو زۆرێک یعنی ئەیناسن ئیسا ئەوانەی کە گوێیان لەم قسەیە ئەیناسن
حاجة حما فرج هات بردم قرآنك كردو دسو آوا أي كردو قرآن تايبتي خوي بو أي كردو ولا مزقوت دس يكرد خويندن آوا ألو شنوك فتاكي خصة بيني بناكي خصة بيني أليو دسي في أكردو دسي آور دباني آوا هيجي نو زاني بكنتو هر بانجي خصة باني آوا دسي خصة باني يتد طبعا أقريال يليا أقريال يليا حيبتي أو قرآنا ليلي أقريا أي خناوة دي حتى ختمي جزءكي خويا كرديان نيو جزءكي حسب أويك بو خوي دياري كردبو للروجة كات شن لا فرا أيوت خويا خد أقداري من ناس أنا من قرآن وكرنا بلام أويك لسرما من أويا بحنجب خمباني هيبتي أم قرآن لضل ما به بزانا أم قرآن شن قوريا أم قرآن بو منها تتخوارو يا ربي خويا ليمي قبول بكي بختم بومي حساو بكي أما اشتبينك يا روجيك جزء قرآن جوي لي بقرا موبايل جوي لي بقرا أقر بوت كريا أم برنامجك معناه إما زور جار من أم برنامج داتا زور كس أقر بوت كريا أم برنامج مصحفة نزيكي كرو كاميركا أم مصحفة برنامجي زور شاكا المصحف لجوجل بلاي ليدن المصحف نزيكي كرو زياتر يحيى جان أم المصحفة هنا كي زور شاكا أوام بيشكيكي بمدرسة فيكا حر زور مهمة أما اللي هم أي خيوني بود هم أتوالي تجتمع شايكي جيجا لويش أجر أوتش الدنيا يكشتكي زور مهم هاتو ما مسا سامان برنامج تفسيري نور أم برنامجي صوزت تفسيري نور بنوس على جوجل حاجي فيرتكا بكردي اگر خوێنەواری کوردی عربیش نەزانی بە کوردی قورئانەکە نووسراوەتەوە بە فەتحە و زەممەکەی بۆی بزانی بخوێنیتەوە بە کوردی نووسراوەتەوە تەفسیرەکەی 8 تەفسیری کوردی خۆمانی بادینی ئینگلیزی عربی تەفسیر یعنی زۆر بەرنامەیەکی عەجایبە ئەگەر بۆتان کرا ئەتوانن ئیسفادەی لێ بکەن ئەمە لە ڕەمەزانە ئیتر تۆ بە ئیزنی خوای پەروەردگار شتێکت هەیە لە ساڵی پێشووتر زیاتر بەڵکو خوای تەعالا ئینشاءڵڵا ڕەحم بە گشتایەکمان بکا و ڕەمەزان کاتە مانگی خێر و بەرەکەت استقبالێکی چاک بکەین ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 6 مانگی بمایە بۆ ڕەمەزان ئەیان خوای بمانگەێنە ڕەمەزان خوای اللهم بلغنا ڕەمەزان ئەگەر ڕەمەزانیان بگردایە 6 مانگەکەی تر ئەیانوت خوای لەمانی قبول بکەی ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم